ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا من گۆڵناز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری. بۆ بەرنامەی ئەم هەفتە بەرنمەیەکمان تەرخان کردوە سەبارەت بە ڕاپەڕینی خەڵکی ئێران و کوردستان لە ماوەی یەک مانگی ڕابردووتە. هەر بۆم بە مەبەستە داوامان کردووە لە هاوڕێ فەریدە ڕەزایی هەڵسوڕاوی بزوتنەوەی ژنان و هەروەها هاوڕێ ئەسرینی قادری ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. فەرموون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕیانی بەشدار بوو هاوڕێ فەریدە ڕەزایی و هەروە هاوڕێ ئەسرینی قادری زۆر بەخێر بن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس هاوڕێ گوڵناز. زۆر سپاس کۆمەڵگیان. بەخێر بن. هاوڕێ فەریدە پرسیارەکانم لە جنابتانەوە دەست پێ یەکەم. ڕاپەڕینی خەڵکی ئێران و کوردستان لە ماوەی ئەم چەند هەفتەدا ئێوە چۆن دەیبینن؟ منیش ڕێسلااو بۆ خۆتانم بۆ هاوکارەکانتان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا و هەروەها بەرنامەی ئاسۆی بەرابەری وێڕای دەستخۆشی لە هەموو خەڵکی ڕاپەڕی و لە کوردستان و لە ئێران و هەروەها ڕێز و سڵاو بۆ بنەماڵەی و ئازیزانەی کە لەم ماوە بەداخەوە ئازیزەکانیان لە دەستاوەوە و هەروەها بنەماڵەی ئەو خۆشەویستانەی کە مناڵەکانیان ئێستا ها لە بەندی خانەی کۆماری ئیسلامیان سڕی ڕێز و نەوازشدا ئەنەبێنم و دەستخۆشیەکەم لە هەموو ئەو ئازیزانەی کە ئێستا لەم شرایطە سەخت و نالەبارەی ئێرانە لە ژێر سەرکوتی کۆماری ئیسلامیە پێوچان هەل ناو خیابانەکانە لەسەر شقامەکانە و هەروەها بە شێوەهای متفاوت خەریکی خەبات و مبارزن. ئەگەر من بچمە سەر جوای پرسیارەکەی ئەوە دیارە ئێستا زیاتر لە یەک مانگە خەڵکی ناڕازی و خەڵکی وەگیان هاتووی ئێران لە هەموو بەشەکە جۆرا و جۆرەکانی لە هەموو شارەکان لە ئەکسریەتی شارەکان چ لە کوردستان چ لە ئێران بە دوای ئەوە کە لە 25 شەهریوەری 1401 بەهۆی ئەوەیەوە کە بەهۆی قەتڵی دەوڵەتی ژینای ئازیز مەحسا ئەمینی کە بەدەستی جنایەتکارانی کۆماری ئیسلامی کوژرا لەو کاتەوە ئاگری قین و تووڕەیی خەڵک لە ئاگرێکە بە تایبەت دوای 43 ساڵ کە ئەم قین و تووڕەیە لە ڕابتە لەگەڵ وەزعێتێکە لە ئێرانە سەرکوتێکە لە ئێرانە موجودە و ناڕزایەتی خەڵک لە ڕابتە لەگەڵ مەسئلەی ژنانەکە لەسەر خشونەت و تند و تیژیەکە بەسەریانە و داسەپا بوو لە ڕابتە لەگەڵ بەرحاڵ هەڵاواردنی جنسیەتی لە ڕابتە لەگەڵ نابەرابەری کۆمەڵایەتی نابەرابەری و هەروەها نەبوونی مافی سیاسی و زۆر لە دیاردەهایە کە ناو کۆمەلگا داسەپا بوو بەسەر خەڵکە ئەم وەزعێتە وای لێ هات کە ئەم ناڕزایەتیانە بەرحاڵ ئەمباری تەقینەوەیەکی زۆر لە ئێرانە بە دوای قەتڵی ژینای ئازیزە ڕوویدا و ئەمە بوو بەهۆی ئەوە کە ئیتر خەڵک لەمە زیاتر نەتوان ئەمە قبولکەن و بێنە سەر شقامەکان. دیارە هەر ئەو کات بە شعاری ژن ژیان ئازادی و ئێمە هەمومان مەحسەین شەڕکەن تا ئێمە شەڕکەین بە قەولی خۆمان بە زوانی کوردی بەم دروشمانەوە هاتنە سەر خیابان خەڵک و هەر لەو کاتەوە پشتیوانی و یەکگرتووی خەڵک بوو بەهۆی ئەوە کە ناڕزایەترین قشری ئەو کۆمەڵگاواتە ژنان کە ساڵهایە لەژێر بەرحاڵ سەرکوتی کۆماری ئیسلامی و لەژێر حجابی ئیجباری و حجابی زۆرە ملیە کە یەکێک لە نمادی مقاومەت و ڕاوەستانی کۆماری ئیسلامی لە تێی ئەم 43 ساڵە ئەمان بەم دروشمەوە هاتنە مەیان و ڕووسەریەکانی خۆیان ئاوردا و بە شعاری نەبە حجابە ئیجباری هاتنە سەر شەقامەکان و ڕووسەریەکانیان فردا و ئەمە بوو بەهۆی ئەوە کە ئەتحادێک لە بینی ژنان لاوان تازە لاوان پێکات وە ژنان هەروە کە دیمان لە تێی ئەم یەک مانگ و چەند ڕۆژە ژنان لە سەفی ئەووەڵی مبارزە وەکو ڕەهبەرانی ئەم مبارزە پەرچەمی ئەم خەبات و مبارزەیان گر بە دەستیانەوە ئەمە بوو بە ڕاپەڕینێکە بانگەوازێک بوو بۆ هەموو کۆمەڵگا. کۆماری ئیسلامیەکە یەکێک لە
ئەساسی ترین حرەکەتەکانی تەفرقە لە بینی ملەتەکانە، تەفرقە لە بینی شارەکانە، تەفرقە لە بینی خەڵکی ئێرانە لە ماوەی ئەم چەند ساڵا بە وجودی هاورد بوو و هەروەها جوانانی خستووە پراوێزەوە، جوانانێکە گەرەکی بوو بێتەفاوت باریان بێرێ، گەرەکی بوو بە شێوەیەکە ناو کۆمەلگا تحقیرە کریان و ئینسانهای بێتەفاوت باریان بێرێ، بەڵام دیمان کە گڕی قین و تووڕەیی جوانان بەڕاستی لەم ماواتمشانیدا کە ئەمە نەتەنیا ئەم سیاسەتەی کۆماری ئیسلامی بشکەس ڕوبەڕوو بەڵکو بوو بەهۆی ئەوە کە گڕی ئەم ڕاپەڕینە زۆرتر بڵێ سەبسێنێت وە زۆرتر بتوانێت ناو شارەکانە بتوانێت پەرە پێ بدرێت. یەکێک لە بەرچاوترین مەسئلەیە کە لەم ماوە ئێمە دیومانە لەم ڕاپەڕینە ئەویش اتحادی خەڵک بووە. اتحادێک بووە کە خەڵک جیا لە ئەفکارێکە هەیەە، جیا لە جیاوازی سیاسی، جیا لە بەرحاڵ هەرنەوە ملت و زوان و ئەوانە، بەڵام هاتنەمەیان و جواوی داخوازی ژنانیان داوە، جاوی ئەویان داوە کە ئیتر وەختی ئەوە گەیشتەکە نەبە جمهوری ئیسلامی بێژن. لە ئەوڵە بۆ شعارانە دەستی پێکرد، بەڵام کەم ژعارەکان زۆرتر ڕەنگبووی سیاسی بەخۆیۆگر. ئەمجارە کولی نظامی جمهوریان هاوە دەژێر پرسیار، ئەمجارە مەرگ بۆ جمهوری ئیسلامی و مەرگ بە دیکتاتۆریان کرد و بە دوای ئەوە تا ئێستا ئێمە ئەبینین کە هەل لە ئەمشەوە ئەمجارە ئیتر جیا لەوەی کە شۆڕشی خیابانی دەستی پێکرد، زۆر مانگرتن و ئەتسابی شکۆدار لە شارەکانی کوردستان بە بانگەوازی ئەحزابی ڕادیکاڵ و بەرحاڵ کۆمەڵە حیزبی کۆمونیستی ئێران لە ناو شارەکانی کوردستان و ئێستا ئەم تەجروبە خەریکە لە شارەکانی تری ئێرانیش پەرەی پێ ئەدرێ. یعنی ئێمە شاهدی ئەتساب و مانگرتنی بازاڕیان و بەرحاڵ لە هەموو خوێنکارەکە دانیشتووەکان و دانیشگاکانە ئەمە پەرەیسەن. بۆیە من وەختێکە باسی واکەم کە ئێژم بەرجەستگی ئەوەی کە اتحادی خەڵک، اتحادی بینی ژنان و پیاوان، اتحادی بینی ملەتەکان، وەختێکە لە تاران بە دوای کوشتنی ژینای ئازیز، وەختێکە تەرمەکان هاوردۆ بۆ سەقز، وەختێکە ئەوڵین حرەکەتێکە لەوێ کریا فردانی ڕووسەری و شعاری نەبە حیجابی ئیجباری بوو لەسەر لە کاتی خاکسپاری ژینا، ئەمە پەرەی سند و لە شارەکان ترا بڵێسەی پیا کرد. بۆیە ئەم اتحاد و هەمبەستەگیە بۆ باعثی ئەوە کە ئەوەی کە ئەم مبارزاتە ئیدامەدار بێت. یعنی ئەگەر ئێمە گەرەکمان بێت چاو بخشێنین بە مبارزات و ئاخێزەکانی ساڵەکانی ڕابردووە، ئەبینین کە ئەوە حدیقەن 10 ڕۆژ یان هەفتەیەک دەوامی هاورد، هەرچەندێکە سەرکوتی خوێناوی ئەو کاتش زۆر و بەڵام ئێستا ئەبینین وەختێکە حتا ڤیدۆەکان پیشانیا کە ئەم ژنانە بە تەنیا لە مقابلی سەرکوتگەرانە ئەوێسن و ئەم قین و تووڕەیەی ئەم ماوەی کە بوویانە توانیوێتی جواوبووی ئەمە بێت و بە شعاری ڕادیکاڵتر ئێستا دێنە ناومەیانەوە بۆ ئەوەی کە وەختێکە حرەکەتێک مەسەلەن لە کوردستان بە شێوەیەکی خوێناوی تر ڕژیم سەرکوتی کرد، بەڵام دیمان لە شارەکانی تری ئێران و هەموو پشتیوانی کوردستان و بەرعەکسەکەیشی وەختی زایدان حەمامی خوێنی بەڕێخست، شعارەکان ئەمجارە چوە سەر ئەوەی کە پشتیوانی لە زاهدان بکرێت لە تاران و هەتا کوردستان هەموو بووم لە پشتیوانی زاهدان و بەرعەکسەکە. یعنی ئەم دروشمانە زۆرتر هاتەمەیانەوە و لە ئاخرەکان ئێمە ئەبینین کە نەتەنیا دانیشتووەکان لە ناو دانیشگاکانە تەحەسونەکەن، ئاعتسابەکەن، مانگرتنەکەن، دانیش ئامۆزەکانیش ئێستا بە شێوەیەکی زۆر پان و بەرین کچانی دانیش ئامۆز، کوڕانی دانیش ئامۆز بە دوای ئەواکەن مەدرسەکان دێنە دەرەوە، ئەمانیش هەر بەم شێوە. یعنی ئەم مبارزاتە و ئەمە توانین بەڕاستی بێژین ڕاپەڕین. ئەم ڕاپەڕینە ئەو نەبەر بڵاو بووە کە بە هیچ شێوەیەک دیێرە هێزەکانی کۆماری ئیسلامی زۆرتر فەرسوودە ئەوێت، بەڵام ئەم تاکتیکە، ئەم شێوە مبارزەتە کە ئەم جوانانە ئەم خەڵکە گرتوویانەتە بەر شێوەیەکی زۆر مۆدرنە بۆ ئەوەی کە لە شوێنێک کۆنەوەنەوە سەرکوتەکە زۆرتر متەمەرکز نەکەوێتە سەریان، بڵاوە ئەکەن لە شوێنەهای متەفاوت خەریکردنەکەن، بەیانی ئانە دەرەوە. یعنی بە شێوەهای زۆر 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 مۆدرن جوانانی ئەمڕۆ و ژنانی ئەمڕۆ، لاوانی ئەمڕۆ خەریکن ئەم ڕاپەڕینە ڕەهبەری ئەکەن و لە پاڵیشیە ئەبینین کە ئێستا بەرحاڵ کرێکارانی
شرکتی نوت کرێکارانی پەیمانی پتروشیمی و زۆر شوێنی ئێستا ئەوانش دەستیان کردە بە تەحسن و بەیانیاندا دەرەوە ئەگەر تا بەیانی تا ڕۆژی سێشەممە جمهوری ئیسلامی بەخاستەکانیان ینی ئەوەی کە زیندانیەکان ئازاد نەکات ئەوەی کە بە هەر حاڵ ئەوان دیارە مطالباتی خۆیانیان هەیە بەڵام بۆ پشتیوانی لەم اعتراض و تحسن و ئاخێزەی کە ئێستا ڕوویدا ئەوان خەریکە ئەمانیش بەم شعارەوە دێنە دەرەوە یعنی ئەمە زۆر مهمە کە لە ئێستا کرێکارانیش ئەم هەنگاوان هەڵگرتە جا بۆیە زۆر گرنگە ئێستا معلمان بانشستەکان کامیۆنداران و زۆر لە قشەهایی کە ساڵهای ئەمانیش ناڕازین و مطالباتی خۆیان و هاتوونەتە مەیدان لە وەختهای جۆرا ئێستا بێن پاڵپشتی ئەم ئاخێزە بن بۆ ئەوەی کە زۆرتر بتوانن ئەم ئاخێزە قەوی بکەنەوە و ئەم تەجروبەی کە لە شارەکانی کوردستان هەیە ئەم ئەزمونانەی کە هەیە لە ساڵهای ڕابردووە ئەمان بتوانن بەکاری بوون من تا ئێرە ئەکەم بە بەحسەکەم و ئەگەر لازم بوو ئەتوانم دووبارە ئیدامەی بەم هاوڕێ گوڵناس. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەریدە حتمما دەگەڕێم وڵاتان بۆ پرسیاریتر با بڕینە لای هاوڕێ ئەسرین هۆی سەرهەڵدانی ئاخێزی ژنان لەژێر شعاری ژن ژیان ئازادی ئێوە چۆن دەیبینن؟ بەڵێ هاوڕێ گوڵناز منیش پێم خۆشە پێش دەستپێکی قسەکانم هەر لێرەوە منیش سەری ڕێز و نەوازش تا بنەوێنم بەرامبەر بە ئەو کچ و کوڕە بەهێزانەی کە لە ناو شەقامەکان لە کوچە و کۆڵانەکانی ئێران خەریکن لە بەرامبەر بە نیرویەکی سەرکوبگەر و وەحشی و دەڕەندە خەریکن مبارزەکەن و هەروەها دەستی باوکو دایکەکانیان ماچەکەم کە ئاواڕۆڵەهایەکیان پەروەردە کردووە و تەحویڵی جامعیان داوە. دیارە حکوومەتی جمهوری ئیسلامی ساڵیانێکە یعنی ئێستا نەبووە کە بەرامبەر بە ژنان بەرامبەر بە ئاحادی جامعە زوڵم و ستەم و ئشحافی ئەنجام داوە. ئەمە 43 ساڵەکە حکوومەتی جمهوری ئیسلامی بەرامبەر بە ئەو خەڵکە ستەم و زوڵم و نابەرابەری ئەماڵەکات. ئەمە 43 ساڵەکە جوانان ژنان و هەروە تەواوی ئەقشاری جامعە بەرامبەر بە ئەو حکوومەتە بە زلت هاتوون. جا بۆیە ئەم جارە ژنان بە بڕوای من ئەو زوڵمە مزاعفەیان دەرکرد ئەو زڵمە مزاعفەی کە بەرامبەر بە ئەم قشرە لە جامعە بەرامبەر بە ئەم بەشەی لە جامعە کە ژنانن ئەعماڵ بووە ئەمجار ئەمان هاتن وەکو هاوڕێ فەریدەیش باسی کرد لە سەطحێکی لە ئاستێکی ڕەهبەری کۆنەندە لە ئاستێکی زۆر بەرچاوتر جارانی پێشوو ئەگەر ژنان حزوریان هەبوو بەڵام لەو ئاستە نەبوو حتا من پێم وایە لە بەشی مبارزەش خۆ ژنان حزوریان بووە بەڵام بەداخەوە ئەو فەرهەنگە پیاو سالاریەکە لە ئێران حاکمە حتا لە بەشی مبارزەش ژنان هەمیشە بە نوعی لە نوعەکان بە پەراوێز خراون هەمیشە سعیان ئەوە بووە ئەو فەرهەنگە پیاو سالاریە سعی ئەوە بووە کە ناوی ژنان نەبێت حتا لە ئاستی مبارزەش چەبگە بەوەی کە حزوری واقعی و عملی ژنانیش حتا بووە ئەوە هەمیشە ئینکار کراوە متاسفانە. بەڵام ئەمجارە ژنان لە ئاستێکی زۆر بەرفراوانتر لە ئاستی ڕەهبەری کۆنەندە ئیتر هاتە پێش ئەو هەموو زوڵم و ستەمەی کە ساڵانێکە جمهوری ئیسلامی تەحمیڵیەکە پێم ئەمجاریتە لە قبول نەبوو بۆی و پێم وایە ئەم شعارە پێم خۆش نییە کە لەوانەیە ئێستا لایەنێک خۆی بە ساحبی بزانێت ئەم بەحسە حەز ناکەم کە لێرەوە دەستی پێ بکەم بەڵام من پێم وایە ئەم شعارە ساحبی کۆمەلگایەکە نابەرابەری دەرکردووە کۆمەلگایەکە ئەو ستەمەی کە مزاعفە بە من ژنانە دەرکی کردووە و بوویە من فکرەکەم هەر شعارێک مختص بە مەقتع زەمانیەکە یعنی هەر مەقتع زەمانیەک ئەبێتە باعث کە شعارێکیش بۆ خۆی معنی و مەفهومێک پێیا بکات. جا بۆیە ئەم شعارش ئێستا بۆ ئێران و شرایطێک لە ئێرانە هەیە پێم وایە زۆر واقعیە زۆر شعارێکی ڕادیکاڵە و ئەتوانێت هەروواکە ئێستش مشاهدین ئەو هاوبەستگیەی کە هەیە هەروواکە هاوڕێ فەریدە ئشارەی پێکرد بە دروستی و پێم وایە یەکێ لە تایبەتمەندیەکان و یەکێ لە نقطە قووەتەکانی ئەم شۆڕشە ئەبێ ناوی لێ بنین ئەویش ئەم ئێتحادەیە کە هەیە و یەکێ لەو شتانەیە کە بوو بە باعث ئەم ئێتحادە بە نەزەرم شعارە توانێت زۆر ڕنگدانەوەی ببێت شعارە توانێت زۆر
لە زۆر شوێن لەوانەیە حتا شعارێکی مرتجعانە بۆترێت بەڵام ئەم جارە خۆشبەختانە ئێمە بینیمان کە شعارێکی زۆر ڕادیکاڵ و زۆر پێشکەوتوو درا خۆشبەختانەوەیش لە کوردستانەوە ئەم شعارە دراوە گەیشتە شارەکانی تر و ئەو ئەتەحادەیە کە ئێستا ئێمە ئەیبینین شقلی گرت و دروست بوو حتا تەنانەت لە خودی چوارشێوەی ئێرانیشە نەما ئێستا لە ئاستێکی زۆر گستردەتر و جەهانیەوە بووگە حتا ئەم شعارەیە مەمی بینین کە بە زمانهایەکی مختلف لە شوێنهایەکی تر لە وڵاتانی تر هەر تکرارە بێتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەسرین. هاوڕێ فەریدە خۆشتان لە پرسیاری یەکەمدا باستان کرد کە ئەم جارەت جیاوازی هەیە ئەم ڕاپەڕینە تایبەتمەندی ئەم ڕاپەڕینە لەگەڵ باقی بزوتنەوەکانی دیکەی ساڵانی پێشوو لەنەوە 6 بگرێتانەوە دوهەژوە هەتا ساڵی 57 چییە و چی بکەین کە وەکو ساڵی 57 پێنێت؟ بڵێ دیارە من ئەمەوێ فقط ئەوڵ یەک شت باس بکەم ئەویش ئەوەی کە هەڵقەی مبارزاتی ژنان کە ساڵی 57 ینی هەڵقەیەکی کە وەسڵی ئەکات مبارزاتی ژنان لە ساڵی 57 لەگەڵ ساڵی 1401 ئەم هەڵقا وەسڵکردنی ئەم وەزعێتە ئەویش ئەوەیە کە بەهەرحاڵ ئازادی و ڕزگاری ژنانە. ئازادی و ڕزگاری ژنان لە حجابی زۆرەملی، ئازادی و ڕزگاری ژنان لە هەڵاواردنی جنسیەتی. ئەمە ئەو کات هەمومان لەبیرمانە هەر ئەو سەردەما هێرشێکی زۆر کراسەر ژنان بۆ ئەوی کە لە کونجی ماڵەکانە دایان بنێن بۆ ئەوی کە نێڵن بێنە سەر بێنە محیتی کار بێنە ناو کۆمەڵگاوە هەر ئەو کات ژنان بەهەرحاڵ تەزاوراتی چەند ڕۆژەیان کرد و بەرعەلەیهی حجابی ئیجباری هەر ئەو کات ئەوان خەباتیان کرد بۆیە ئەم نقطە مشتەرەکە هەیە هەر لەو کاتەوە دەستی پێ کردووە و ئێستا خۆشبەختانە کچان و جوانی لاو لە ساڵی 1401 ئیتر ئەمە خەریکە بە نەهایەتی ئەگەیەن و بەرحاڵ ئەم نقطە مشتەرەکە تا ئێرە هاتووە. ئەگەر ئێمە باسی ئەو دەورانی تر بکەین دیارە خەباتی خەڵکی ئێران خەباتی ژنان جوانان دانیشتووەکان هەموو بزوتنەوەکان ساڵهایە لە ڕابطە لەگەڵ ئەم سەرکوتا ئەم نابەرابەریە لە جامعی ئێرانە هەر بەردەوام بووە هەر بەردەوام بووە و هەر لە هەر شرایەتێکە کە هاتنەتە مەیدان و سەریان هەڵاوردە بە شێوەیەک سەرکوت کریان و دوای ماوەیەکی زۆر کورت بەرحاڵ مبارزەکان پێ بڕێن و چوێتە ماڵە بەڵام ئەساسەن وەختی ئێمە گەرەکمان بێت مەسەلەن بۆ نمونە ئەگەر تۆ چاو بکەیت لە دەورانی ئیسلاح تەڵەب ئەو کاتە خەڵک بۆ ئەوەی کە ڕەئی من لەکوێیە قسەکان ئەوە بوو ئەوەیە کە ئەم ئاخێزانە زۆر دەوام نایێنێت بۆ ئەوەی کە هەمەگیر نەبووە بۆ ئەوەی کە وەکو ئێستا لە تەواوی کۆمەلگای ئێرانە مشەخەسەن خەڵک باشە وەختێکە شعارەکەیان هەروەکە هەوڕێ ئەسرینی ژووتی شعاری ژنجیان ئازادی جەهانی بۆ تۆ بە هەموو زوانەکان ترجمە کراتەوە و ئەکسەری خەڵک لە وڵاتەکانی تر پشتیوانیان لێکردەوە بە زوانی خۆیان ئەم شعاریان جەهانی کردێتەوە لە زۆربەی شوێنەکان حتا ناوی خیابانەکان مەسەلەن بەناو مەحساوە لە بڕێ لە وڵاتەکانە هاتووەتە دەرۆ ئەمەیەکە جیاوازی هەیە لەگەڵ ئەو ئاخێزانی ئەو سەردەمانەی ترا ئەو سەردەمانەی تر بە هەر حاڵ ئەگەر ئێمە باسی دەورانە بکەین ئەبینین کە بە خاست و متالباتێکی ترۆ ئەو وەختە خەڵکە هاتنەمەیانەوە بەڵام خاست و متالباتێک کە ئێستا هەیە یعنی تەواوی بەرحاڵ خودی ڕژیم خودی بنیادی ئەم ڕژیمە لە نەزەراگیریا کە بڕوخێت و نەهایەتەکەی ئەوەیە کە ئەم ئتحاد مبارزە سەراسەریە بۆ ینی ئستارتی ئاخرەکەی ڕوخانی جمهوری ئیسلامیە ئەوە نییە کە بۆ تەغیر بێت بۆ ڕفۆرم بێ بۆ ئەوەی کە داوای خواستکەن لە جمهوری ئیسلامی خەڵک داوای خواست ناکات لە جمهوری ئیسلامی بۆیە ئەمە زۆر زۆر مهمە ئێمە کاتێکە باسی ڕوخانی جمهوری ئیسلامیەکەین ئەگەر لە بیرمان بێ ئەو وەختە ئێمە مانوود مەرگ بەرشا
ئێژین مەرگ بە جمهوری ئیسلامی مەرگ بەرشا ئەو کاتە کە ئەمانوێت بە هەر حاڵ نەیتوانی لە ئاخریا جواوبووی نیازە بێ کە خەڵک هەیەە شا وەکو شایەکی ستەمگەر ڕۆی بەڵام ڕژیمێکی ستەمگەر و جەنایەتکارتر لە خۆی هاتە سەرکار ئەگەر ئێمە مەسەلەن بۆ نمونە چاو لە لیبی بکەین ئێمە چاو لە تونس بکەین ئەوانش هەر ئەو وەختە مەرگ بەر دیکتاتۆر و مەرگ بەر شاکانی خۆیانیان ئەوت بەڵام ئایا خەڵک توانیان بە خواستەکانی خۆیان بگەن یا دەوڵەتی سەرمایەداری کە هات و دەستی گر بە شۆڕشەکەی ئەوانۆ سواری شۆڕشەکەی ئەوان بوو بەرحاڵ خەڵک نەیانتوانی ئەو خواست و داخوازی کە بوویان و لە کۆمەلگایەکی ئازاد و بەرابەر زندگی بکەن و تەئەسفانە بەوە نەگەیشتن بۆیە زۆر گرینگە دیارە ئێمە ناتوانین لێرەوە بەڕاستی نسخە پێچینەوە بۆ خەڵک لەوێ بۆی کە خەڵک لەوێ خۆیان ڕەهبەرایەکی زۆر واقعی ڕەهبەرایەکە کە هەر ئەو جوانانەی کە بەیانی ئەدەن هەر ئەو جوانانەی کە خەڵک داوەتەکەن هەر ئەو دانش ئامۆزانەی کە داوا ئەکەن لە ئوستادەکان و لە معلمین بێنە ناو سەفەکان و پشتیوانیان لێ بکەن هەر ئەو جوانانەی کە داوا ئەکەن ئێژن کارگەری شرکەتی نەفت ڕەهبەری ئێمەیە ئەمە بەڕاستی زۆر اختلافی هەیە لەگەڵ ئەو کاتاکە ئێمە قیاممان کرد ئەو کاتی کە بەرحاڵ دوودانە سێدانە ئاخێزی تر بوو لە 1970 و 96 و 98 ئەمانە بێکۆ زۆر فەرقیان هەیە بۆیە ئێمە ناتوانین بەڕاستی تەطبیقی بینەوە بەیەک بۆیە من زۆرتر متمەرکزەکەەوە ئەمەوە سەر ئەم دەورە کە چی گرنگە لەم دەورە بە بڕوای من تەجروبە لە کوردستانە ئەمەی تمشان داد تەجروبەی کوردستان و حتا شارەکانی تر کە شۆرای محلاتیان دروست بدا کە ئەم کمیتەی محلاتە تەسمیمە گرێت کە سبحە ئەوان چۆن بچنە ناو بازاڕی مبارزەوە چۆن بچنە ناو مەیانەوە بە چ شێوە لەکوێ حرەکەت بکەن و لەکوێ تەواوی بکەن شعارەکان چی بێ بۆیە ئەم کمیتانە ئەم کمیتە موقەتانە بلەخەرە کمیتەهای دروست کریات کە ئەمە سەراغازە بەڵام ئەنجامی ئەم کمیتانە ئەبێ بە شۆرا ئەبێ بە شۆرا کە خەڵک ئەو تەجروبەی کە ئێمە بوومان لە 57 تا ئەوان بەو شێوە تکراری نەکەنەوە ئەزمونهایە کە ئەو وەختە بوو ئەزمونهای دروست مەسەلەن بنکەیەکە ئەو وەختانە بنکەکان کە دروستە کریا لە شارەکانی کوردستان کۆڕی ئافرەتان کە دروستە کریا جەمعیەتەکان کە دروستە کریا لە شارەکان من پێم وابێ قەدەمهای داهاتوو بۆ ئەمەیە ئێمە فقط نابێ دیارە مەرگ بە جمهوری ئیسلامی شعارێکی زۆر دروست و زۆر ڕادیکاڵە بەڵام ئایا ئەمە توانێت لە سەیزۆ ڕۆژە ئەمە جواببووی هەموو شتێ بێت ئەگەر جمهوری ئیسلامی بڕۆخێت ئێمە ئەبێ شعارهایەکی تر ئێستا بێنەمەیانەوە ئەویش مەسەلەن بۆ نمونە هێشتا بۆ نایە ئێمە ڕازی بین کە فقط ئەچین و ڕووسریەکان ئەسووتێن و ژنان بەر عەلەی حیجابی ئیجباری بۆ ئەوەی کە لەغوی حیجابی ئیجباری لە توزانی دەوڵەتی داهاتوو بۆی ئێمە هەوڵەکەمان ئەوەی کە دەوڵەتێکی ئینقلابی بێتە سەرکار یعنی خەڵک خودی خەڵک وەختێکە باسی شۆراکەین شۆرایەکە حاکمیەتەکەی بەدەست خەڵک بێت خەڵک تاعینی بکەن ئەو شۆرا تاعینی بکە کە سەیزۆ ڕۆژ لە ناو جامعات چی ئەگوزارێ بۆیە مەسئلەی جیایی دین لە دەوڵەت زۆر مهمە مەسئلەی بە هەر حاڵ مەسئلەی بیمەکردنی خەڵک زۆر مهمە یعنی شعارهایەکە ئێستا زۆر ڕادیکاڵترە و بۆ سەیزوو بۆ داهاتووی ئینقلابی سبحامان ئەتوانێت جواب بوو بێ ئێمە ئەشێ ئەمانە بێنەمەیانەوە بۆیە من پێم وابێ متابقەتەکەی لە ڕابطە لەگەڵ ئەو وەختا هەر ئەو هەڵقەی کە من باسم کرد یەکێک لە هەڵقە مشترەکەکان لە تێی ئەم 43 ساڵە بە دوای ڕوخانی شاو هاتنە سەرکاری خومینی و سواربوونی حکوومەتی جمهوری ئیسلامی بەسەر ئینقلابی ئەو کاتا نقطە مشترەکەکەی سەرکوتی ژنان و هەروەها ئێستا کە بەڕاستی ئێمە ئەگەر چاو لێ بکەین نەتەنیا لە ئێران بەڵکو لە هەموو دنیا تا ئێستا بەم حەدەی کە ژنان تووڕەیی و ڕقی خۆیان دەربڕیوە و هاتنەتە ناومەیانی مبارزەوە یعنی لە تەواوی ئێران لە تەواوی دنیامە دەنگی داتۆ و ئەم تووڕەیی و ڕقە و ئەم ڕەهبەری ڕادیکاڵی کە ژنان خەریکن لە ڕابطە لەگەڵ ئەم قیامایکەن ئەمە ئەوێتە سەرلەوحەی هەموو دنیا بۆ ئەوەی کە بەپێی ئەم سەرکوتی 43 ساڵە کە جمهوری ئیسلامی لە ڕابطە لەگەڵ ژنان لاوان کرێکار قشتی ستەمتیدە بۆیە ئەمە زۆر مهمە کە ئێستا هەوڵەکە ئەوە بێ جیالەوەی کە ئێمە
جوانان و نەوجەوانان ژنان هان لەسەر شەقامەکانە ئێمە ئەم جارە زۆرتر متمەرکز بینە سەر ئەوە کە ئەبێت قشری ستەمدیدە و زوڵم لێکراوی ناو کۆمەلگا زۆرتر بکێشێنە ناو ئەم ڕاپەڕینە. ئەمە یەکجار کۆمەکەکات وای ئەتواد بنفسی خەڵکی شەواتە سەرۆ کاتێک کە کرێکاران تا ئێستا متالباتی خۆیان ساڵ هەیە خەریکن ڕائگەن بەڵام ئەگەر زۆرتر بێنە ناو ئەم ڕاپەڕینەوە ئەعماق و عمقی ئەم ڕاپەڕینە زۆرتر ئەتمادەدا بە خەڵک و زۆرتر خەڵک ڕائکێشێت بەرەو ئەوەی کە خۆشحاڵتر بن دڵیان ئاوەڵەتر بێت ینی بۆ ئەوەی کە زۆرتر لە مقابلی سەرکوتەکانی جمهوری ئیسلامیا بێسن هەر پێرشەوە ئێمە لەبیرمان نەچوە چی کرد لە زیندانی ئەبین بەڵام خەڵک چیان کرد لە مقابلی ئەوە بووە لە مقابلی ئەم سەرکوتانە خەڵک بە شێوەیەکی زۆر دروست تاکتیک هەڵەبژێرن بە شێوەیەکی زۆر دروست استراتیژی ئایندەی خۆیان ئاماداکەن بۆیە بە نەزەری من زۆر مهمە ئەم سەفە ئێمە ئەبێت ئەم سەفە زۆرتر بکەینەوە و زۆرتر خەڵکێکە لە گەڕەکە فەقیر نشینەکانن خەڵکێکە ژنانێکە بە هەر حاڵ تۆ وەختێ باسی تەبقەی کارگەرەکەی نیوەی تەبقەی کارگەر ژنانن ژنانێکە لە هەموو کارخانەکانە کارەکەن ئیسە مهم نیە ئەوان بە متالباتی خۆیانەوە بێن بەڵام بێنە ناو ئەم ڕاپەڕینەوە پشتیوانی بکەن لە ڕاپەڕینە ئەمە بە نظری من زۆر زۆر گرنگە و ئەم جیاوازیە ئەبێت نیشان بدرێت بۆ ئەوەی کە لەم سەردەما ئەمانە کە ئێمە باسی ئەەکەین و دیارە من وتم خەڵک لەوێ خۆیان تەعینیەکەن ئەوان زۆر 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 ڕادیکاڵتر و زۆر بەڕاستی ینی ئەوان ئێستا ئەزانن ناو جامعە چی بکەن بۆیە ئێمە بە ئەزمموی ئەو کاتەوە ئەمانەوێت بەرحاڵ من وەکو شخص قسەکانی خۆم ڕابگەێنم فعلا من لێرە تەواوی یەکەم هاوڕێ بۆ نازگەن بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەریدا هاوڕێ ئەسرین ئێوە بەسەر کەوت و گەیاندنی ئەم ڕاپەڕینە لە چیدا دەبینن و دەبێت چی بگرێت چە لە دەرەوەی وڵات چ لە ناوەی وڵات بەڵێ هاوڕێ گوڵناز ڕاستەتی پێش دەستپێکی قسەکانم پێم خۆشە بە یەک مەسەلە ئشارە بکەم ئەوەیە کە ئێمە دوو چ دەبێت تەفکی بکەین لە یەک ئەوەی کە حاکمیت و خەڵکی ئازادە و یا بەێسەڵا خەڵکی عام ئەگەر ئەو دووچتە تەفکیک بکرێت لە یەک زۆر چت مشەخەس دەبێت وەختە ئێمە لە وڵاتانی مەسەڵەن خارجە کشوەر ئەقداماتی کریاگە عملی یعنی وان نەبووە کە ئەم مدەتە بێدەنگ بێت بەڕاستی لەلایەنی هەم ئەحزابێکە لێرە هەن فعالن بەڕاستی لەلایەن کەسانی ئازادی خواز ئینسانهایەکین کە سوسیالیستن بێسلاوی یا بە نوعی لە نوعەکان سەریان لە ناو سیاست هەیە ئەوانە هەموو حتا ئەفرادێک کە ساڵیانێک بێتەفاوت بووگن ئێستا دەرکەوتون ئەوە خۆی زۆر جێگای خوشحاڵیە مثلا تەزاهۆرات و ئەو جۆرە کارانە زۆر کراوە لێرە بەڵام وەکو ئەوەی کە دەوڵەتانی ئوروپایی تایبەتن مثلا ئەمڕۆ دەوڵەتانی ئەتحادیە ئوروپا هاتوون نشستێکیان بووە من پێم وا بوو کە لەوانەیە ئەقداماتێکی زۆر هین بکەن زۆر باش و احتماڵەن جمهوری ئیسلامی محکوم بکەن شتێکی لەو نوعە بەڵام هاتوون چەند کەسێکیان تەنیا هین کردووە وتیان ئێمە ئەفرادێک نایڵین لەمە بەدووە بەرەو وڵاتانی ئوروپایی بێن و یا لەو نوع کارانە بەڵام خۆ ئەیا ئەم دەوڵەتانە شەرم ناکەن کە مثڵەن جمهوری ئیسلامی بەم هەموو جەنایەتەی کە کرد و یە ساڵانی پێشوو بە جێگای خۆی لە تەی ئەم 20 ڕۆژە چه جەنایەتایەکی کردووە یعنی پێم وایە ئیتر هیچ جێگای قسەکردن نەماوەتەوە لەم ڕابتەوە من فکرەکەم ئەبێ کەسانێکەوە فعالن ئەکتیڤن ئێستا سازمان ئەحزابن هەر کەسی مستەقلن بە نەزەرم ئەوەڵین داخوازیان ئەبێ ئەوە بێت کە تەحمیل بکەن بە وڵاتانی لانی کەم ئوروپایی کە جمهوری ئیسلامی محکوم کە هاوکاری نەکات ئیتر لەگەڵیا لە ناوەوەش خۆ من بەڕاستی وەکو خۆم لەو ئاستە نابینم کە ڕێنوێنی بدەم بە خەڵک خۆمانە بینین خۆمان شایدین کە بە چه شکڵێک هاتوونەتە مەیدان لەوانەیە ئالترناتیڤەکان تۆزێک ئەو چەشمەندازە شاید ڕۆشن نەبێ بۆ خەڵکەکە یانێ ئەوەی کە بدونە هەدەف نەهاتوونەتە مەیدان هەدەفیان سەرنگونی ئەو حاکمیەتە سەرنگونی یانێ عمەڵەن هاوارەکەن حتا مناڵێکە من بینیم ئەمڕۆ ویدیۆکەم بینیوە منداڵی 7 ساڵەز خەریکە شعاری ژن ژیان ئازادی لە ناو کوچۆکۆڵان هاوارەکات ئیتر بگات بە خەڵکی تر کە چه هینێکیان ببێت چه هەڵویستێکیان بێ بەرامبەر بە حکوومەتە ئەوان حکوومەتی جمهوری ئیسلامیان ئیتر ناوێ یعنی هەدەفەکە ڕۆشنە بەڵام لەوانەیە وەکو ئەوەی کە چەشمەندازێک
جێگوزینێک بۆ خەڵکەکە کەمێک نادیار بێت ئەو ترسەی کە بە حەق هەیەە ئەو ترسەی کە پێشووتر حکوومەتی شاهنشایی پەهلەوی چوو حکوومەتی جمهوری ئیسلامی جانشین بوو و ئەوە ئەبێ بۆ خەڵک کەمێک ڕۆشنگەری بکرێت یعنی ئەو اشتباه دووبارە تکرارۆ نەوێت لەوانەیە خەڵکیش اشتباهیان نەکرد بێ من پێم وایە اشتباهی خەڵک نەبوو بەنەوەی تەحمیل کرا بە خەڵکەکە جمهوری ئیسلامی ئەو هەمووە گیانبازی ئەو هەمووە فداکاریە کرا بەڵام جمهوری ئیسلامی لەلایەن هەر ئام وڵاتانە کە ئێستا ئەمڕۆ ئەو نشستەیان کردووە تەحمیل کرا بە من ئەو خەڵکە و بۆیە من فکرەکەم ئەبێت لەو لە حازە تۆزێک هوشیار بن هەم نیرووەکان هەم سازمان و ئەحزابەکان لەو بابەتۆ تۆزێک ڕۆشنگەری بکرێ بۆ خەڵک یعنی تەوەهۆمیان نەبێت نسبەت بە ئەحزابێکە ئەتحاد شتێکی زۆر زۆر باشە و من پێم وایە ئێمە ئەبێ ئولگومان ناوە بێت ئولگومان هەر خودێ ئەو جامعە بێت کە بە تەواوی بیرۆکەکان بە تەواوی ئەوانەیەکەوە هەر نوعفکرەتێکیان هەیە لە دەوری یەک کۆبوونەتەوە ئەو شتە مشتەرەکەی کە هەیەە سەرنگونی جمهوری ئیسلامی ئەوەیان مەدە نەزەرەوە ئەوە ئەبێت ببێت بە مەبنا بەڵام خۆب ئەبێت لە عین حاڵیش ئێمە ڕۆشنگەری هەیەک بکرێت کە تەوەهم نەبێت نسبەت بە لایەنهایەکە دووبارە کڵاو بن لەسەر خەڵک هەر ئەوەندە من نەتوانم بێژم لەم ڕابطەوە بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەریدەوە هاوڕێ ئەسرینی قادری من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان وەکو کۆتایی قسەیەک هەیە کە بچانەوێ ئیزافەیکەن بە ئەم بەرنامەیە فەرموو من فقط یەک نکتەی چکۆ لە بێژم هاوڕێ گوڵناز ئەویش لە ڕابطە لەگەڵ ئەوە کە هاوڕێ ئەسرینیشی دقیقەن زۆر ئەوە دروستە کە خەڵک خۆیان لەوێ ئێمە هەواوتم خەڵک خۆیان لەوێ هەلومەرجەکە زۆرتر لەیەکۆ ئەدەن و ئەزانن لەم شرایەتا چی ئەتوانن بکەن بەڵام دیارە ئێمە وەکو ئەرکی سەرشانی خۆمان دیارە ئێمە ناتوانین لێرۆ نسخە پێچینەوە بەڵام ئەمە زۆر زۆر گرینگە بۆ ئەوەی کە ئێمە ئەزمونمان هەیە لەو ڕابطە و بۆ نمونە ئەگەر ئێمە چای بخشێن بەسەر بەرحاڵ خەبات و تێکۆشانی دایکانی خاوەران دایکانی دادخا کە لە دەوران لە دەهەی 60 هەزاران ڕۆڵیان لەدەستا و ئەوان هەر لەو ئاخێزانەی 96 و 98 ئەوانیش یعنی ئەسڵەن خودی خاوەران بوو بە سەرەدی جەنایەتی جمهوری ئیسلامی بۆیە گرینگە ئێمە ینی داخوازمان ئەوە بێ کە ئەوانیش بێن پشتیوانی بکەن لەم ئاخێزە ئەوانیش بێن پشتیوانی بکەن لەم شۆڕشە یعنی ئەمە زۆر زۆر گرینگە تا زۆرتر خەڵک بێتە مەیانۆ دڵگەرمی ئەو جوانانە زۆرترە بێت تا دایک و باوکەکان زۆرتر دڵگەرمیان پێبن و تەنیان نێڵن بۆ ئەوانی زۆرە چونکی بە هەر حاڵ جمهوری ئیسلامی خۆمان نەزانین تا یعنی بە هەموو شێوەیەکی مدرن و مجهز ئەوەڵ بە باتۆم و بە ساچمە دەستی پێکرد بەڵام دوایی بوو بە کلاشینگۆڤ و بە حتا خۆمپارەی خەز بەرەو زیندانی ئەوین بۆیە جوانەکان بەڕاستی ینی وای لە هاتووە کە وەختێک کە ئامارێکە تمشاندا نازانم ئەم ئامارەژە ئێمە ناتوانین بەڕاستی دقیقەن باوەڕی پێ بکەین کە چیها جوانی ژێر 18 ساڵ نەوجەوانی ژێر 18 ساڵ کوژراوە تا ئێستا و ئەمانە بەرحاڵ ینی بۆ ئەوی کە فەرسوودە نەوت ئەم نیرووە بۆ ئەوی کە ئەم نیروی جوانی ئێمە لە دەست نەچێت زۆر زۆر گرینگە کە پشتیوانیان بێت لەلایەن چین و توێژی ناو کۆمەلگا لەلایەن ئەو قشارەی ناو کۆمەلگاوە کە بە هەر حاڵ هەر کامێک هەر قشتێک ئەتوانێت لە جێی خۆیان پاڵپشتێکی زۆر گەورە بێت بۆ ئەو هێزە جوانە کە ئێستا بە تەواوی گڕ و بە تەواوی هێز و توانای خۆیۆ یعنی لە مقابڵی ئەم سەرکوتە بێحەساوی کوماری ئیسلامیە هاتەتە مەیان بۆیە من پێم وابێ ئەمە یەکجار مهمە ئەم پشتیوانیەوە تا ئێستش ئەم پشتیوانی و ئەم ئتحادە ئێمەگەیانە تا ئێستاوە ئەوانی هاوردە کە مانگێک و چەند ڕۆژە دەوامیان هاوردە لە مقابڵی ئەمە و من هەر لێرەوە بەڕاستی افتخارەکەم بەوەی کە ئەوانە لە ئێران و لە کوردستان زندگیەکەن کەسی ئەوە بوێر ئەتوانێت لە مقابڵی کۆماری ئیسلامیە بە هەموو بەڕاستی ئەوانی زۆر زۆر زەعیف بوون لە مقابڵی ئەوە نیروەکەی فەرسوودە بووە نازانێت حتا ئەمڕۆ دوێکە چۆ لە دانش ئامۆزای ئیستفادەی کردەوەکو بەسیج لیباسی پێدان کردێتە بەری کە بچن لە قەز ئەمانە مەعموری ئینتزامات لە گەڕەکەکان و لە مەدرسەکان دایانێت بۆ ئەوەی کە یا ئەو تاکتیکەی کە لە میاندووە بەکاری برد بۆ ئەوەی کە دانش ئامۆزەکانی برد وە بۆ ئەوەی کە سرودی فەرماندە بخوێنن بەڵام لەو لا ئۆتۆبوسە نەچوو و یەکێک لەو کچانە بەو شێوە
دڕندانە و هێنە کوشتنی بۆیە من پێم وابێ ئەم اتحادە زۆر مهمە و ئەم پشتیوانیە هەمەگیرە ئەبێ بکرێت. من قسێکی زیاترم نییە و زۆر سپاستانەکەم بۆ ئەوەی کە ئێمەتان بانگهێشت کرد. زۆر سپاس هاوڕێ ئەسرینەوە فەرموون. دەستان خۆش بێ هاوڕێم، منیش قسێکی تایبەتیم نییە هەر لە تاکیدی قسەکان هاوڕێ فەریدە، منیش پێم وایە ئەبێ ئەم پشتیوانی و ئەم حمایەتە چە لە وڵاتانی خارج و شوێنهایەکی تر ئەبێ کەماکان هەر حبس بکرێ. بەڕاستی ئەو خەڵکە تا ئێستا زۆر بوێرانە، زۆر شجاعەتیان داوەتە خەرج، تا ئێستا مقاومەتیان کردووە. و شتێکی تر پێم خۆشەکە لە ئەنتهای بەرنامەکە ئێشارەی پێ بکەم، ئەویش لە رابطە لەگەڵ ڕەهبەری و تعینکردنی ڕەهبەری بۆ ئایندەی ئێرانە کە زۆر کەس زۆر لایەن هەن لەوانەیە خۆیان یا ئامادە کرد بێ بە ئێستڵاح و یا بە نوعی گەرەکیان خۆیان تەحمیل بکەن بە ملجامعە. منیش فکرەکە، منیش هاوڕام لەگەڵ نەزەراتی هاوڕێ فەریدە کە ئێستا قسەی کرد، پێم وایە ئەو خەڵکە خۆیان ئەوەندە هوشیاریان هەیە کە بزانن کامە لایەن و کامە جەریان، کامە ئەبێ ببێتە ڕەهبەریان. پێم وایە هەر لایەنێک لە ساحەی سیاسی خۆی نوان دەبێت، چەندە خۆی نوان دەبێت لە ساحەی سیاسی، چەندە بەدەمی خەڵکەکەەوە بووێ، ئەوەش لەلایەن خەڵکۆ مەشروعیەتی ئەبێ. دەستان خۆش بێ دووبارە هاوڕێ گۆڵناز بۆ بەرنامەکەت و هەروەها بینەرانی عزیز کە تا ئێستا سەبر و حوسڵیان کرد. زۆر سپاس. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ فەریدە ڕەزایی و هەروەها هاوڕێ ئەسرینی قادری کە لەم بەرنامەیە بەشدار بوون. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. تا بەرنامەیەکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە ماڵاوە.